چرا اعتدال، چرا عقلانیت؟ حەسەن ڕۆحانی یەکەم کۆنگرەی ڕۆژنامەوانی دوای دووبارە هەڵبژاردنەوەی با سەرۆکیێران ئەنجامدا و تێیدا جگەلەوەی لەسەر پرسی هەڵبژاردنەکانی وڵاتەکەی وەستا باسی لە دۆخی یابووری ئێران کرد و کۆمنتێکیشی لەسەر کۆبوونەوەی لووتکەی عەرەبی ئیسلامی ئەمریکی دا. ڕۆحانی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێراندا کە ڕۆژی هەینی ڕابردوو بەڕێوەچوو توانی لە کۆی 42 ملیۆن دەنگدەر 23 ملیۆن و 549,616 دەنگ بەدەست بێنێت. ڕۆحانی کە لەسەر باڵی ڕیفۆرمخوازەکان دوو خولە سەرۆکاتی ئێرانەکات داوای لە سەرجەم ڕۆت و پارتە سیاسیەکانی وڵاتەکەی کرد لە پێناو بنیادنانەوەی نیشتیمان هاوکاری حکومەت بن. ڕۆحانی وتیشی ئێمە بۆ بەڕێوەبردنی وڵات پێویستمان بە لاوەکان هەیە. حکومەت پێویستە زیاتر لاوان پێکی بهێنن. سەرۆکۆماری ئێران لەبارەی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی وڵاتەکەی و بەرەنجامەکەشیەوە وتی گەلی ئێران سەلماندی کە ڕێگەی یەکڕێزی و میانگیری هەڵەبژێرێت. ڕۆحانی لە بەشێکی دیکەی قسەکانیدا بە ڕۆژنامەنووسانی ڕاگەاند هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران جوانترین وێنەی دیموکراسی لە جیهاندا نیشاندا. ڕۆحانی گوتیشی گەلی ئێران لە هەڵبژاردنەکەدا وتی نەخێر بۆ سەر لێشێواندن و گومڕایی بە دروشم و دروشمبازی. گەلی ئێران وتی هەمووان لەژێر یاساداین و هیچ کەسێک بۆی نییە بۆ چوونی خۆی بە سەراوی دیکەدا بسەپێنێت. مردم ما میدونن اقتصاد ما بدون وحدت و اتحاد پیشرفت نخواهد کرد. ڕۆحانی لەسەر ئاسیابووری و گەشەپێدانی وڵاتەکەی ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئەوان لەگەڵ وڵاتانی جیازیا لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش مامەڵاکەن. ڕۆحانی وتیشی پێویستە پەیوەندی ئابووری ئێران و وڵاتی چین قۆناغی کاڵای بەکاربردن تێپەڕێنێت و بەرەو کاڵای استراتیژی بچێت. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا سەرۆکی دووبارە هەڵبژێردراوەی ئێران بەڵێنیشیدا هەناردەی نەوتی وڵاتەکەی بۆ 2 هێندە زیاد بکات. لەبارەی حاڵەتی چاقبەستووی ئابووری ئێران ڕۆحانی ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئێستا ئەوان تەنها لە یەکەی نیشتەجێبووندا چاقبەستوویان هەیە و وتیشی بەرنامەیەکمان هەیە بۆ گەشەپێدان و پاڵپشتی ئابووری ئەوەش پێویستی بە وەبەرهێنان و ئیدارە و پەیوەندی نێودەوڵەتی هەیە. ڕۆحانی بەڵێنیشیدا ئەو پارە زیادەی لە ئەنجامی ڕێکەوتنە ئەتۆمیەکەوە وەریان گرتووە لە کەرتی گەشەپێداندا خەرجی بکەن. لەبارەی کۆبوونەوەی لووتکەی عەرەبی ئیسلامی ئەمریکی کە ڕۆژی ڕابردوو لە شاری ڕیازی پایتەختی سعودیە بەڕێوەچوو سەرۆکی دووبارە هەڵبژێردراوەی ئێران وتی ئەوە شانۆگەریەکی سیاسی بووە و هیچ بەهایشی نییە لە کۆبوونەوەی لووتکەی ڕیازدا کە بە ئامادەبوونی سەرۆکی ئەمریکا و پاشای سعودیە و بە بەشداری 55 وڵات بەڕێوەچوو ئێران وەک دەوڵەتێکی تیرۆریستی و پاڵپشتی لە ڕێکخراو و دەوڵەتەکانی سووریا و حیزبوڵڵا و حوسیەکانی یەمەن ناسێنرا. Iran funds arms and trains terrorists. It is a government that speaks openly of mass murder, vowing the destruction of Israel, death to America, and ruin for many leaders and nations in this very room.